لە هەفتەی چواردە یاریەکانی خولی نایەبی کوردستان و لە یاریگای خۆیدا یانەی ڕزگاری میوانداری لە یانەی پێشمەرگەی هەولێر کرد. لەگەڵ دەستپێکردنی گێمی یەکەم یاریەکە یاریزانانی ڕزگاری باشتر بوون و چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی یەکەم، بەڵام هەوڵەکانیان بێ ئەنجام مانەوە. لە بەرامبەردا پێشمەرگەی هەولێر ناوبەناو هێرشیان دەهێنایە سەر گۆڵی یانەی ڕزگاری، بەڵام بەرگریکارانی یانەکە بەرپەرچی هێرشەکانیان دەدایەوە و گێمی یەکەم یاریەکە هیچ گۆڵێکی تێدا تۆمار نەکرا. لە گێمی دۆمی یاریەکەشدا هاوشێوەی گێمی یەکەم ڕزگاری چەندین هەوڵی گۆڵتۆمارکردنیان لەدەستدا، تاوەکو لە خولەکی 72 لە ڕێگەی تۆپێکی جێگیرەوە توانیان گۆڵی یەکەم و پێشکەوتن تۆمار بکەن. یاریەکەش هەر بەو تاکە گۆڵە کۆتایی پێهات. سەرەتا سپاس بخوا، ئێمە ئەمڕۆ تقریبا 3 بۆ 6 یاریزانمان تووشی پێکان بوو، بەڵام بە هەوڵی یاریزانەکان توانیمان یاریێکی باش و ئەنجامێکی باش و ئاسێکی باش پێشکەشکەین، ئەمانتوانی لەو گۆڵە زیاتر بکەین. یاریێکی باشمان کرد، دەستخۆشی لە یاریزانەکانەکەم لە هاندەرانەکەم ئینشاءڵڵا بتوانین بۆ یاریەکان تر ئەنجامی باش و یاری باشتر بکەین ئینشاءڵڵا. ئێمە هەوڵماندا ئەوڕۆ برنەوە بەدەستبێنین بۆەوەی بگەینە شێوانەی تیپی منەقە کابرمان، بەڵام ڕزگاری چێکە لە تیپە بەهێزەکانی ئەو خەلا و ساڵەکە بە شێوازێکی زۆر باش بەدیارکەوتەوە. سەراحەتەن چەندین عناسری زۆر باشی هەم لە هێڵی بەرگری لە ناوەڕاست لە هێڵی پێشەوە. ئێمە هەوڵماندا جێمی یەکەم گۆڵ تۆمار بکەین، فرسەشمان هەبوو لە جێمی دووەم ئەوان لە تۆپێکی جێژی توانیان گۆڵ تۆمار بکەن. هەوڵی بەرامبەر بوونەوەماندا، بەڵام بەڕاستی چواندنی ئەو فرسانە لەلایەن یاریزانەکانمان هەروەها تەمەرکوز نەکردن بە شێوازێکی تەندروست وای کرد کەوا دەتوانم بڵێم یانەی ڕزگاری سەرکەوتوو بیتم، پیرۆزبایان لێ دەکەن هیوای سەرکەوتنیان بۆ دەخوات. بەم ئەنجامە یانەی ڕزگاری بە 22 خاڵ سەرکەوت بۆ پلەی سێم و یاری داهاتوش ڕوبەڕووی یانەی برایەتی دەبێتەوە. یانەی پێشمەرگەی هەولێریش بە 23 خاڵ لە پلەی دووەم دێت لە یانەکانی خولی نایەبی کوردستان و یاری داهاتوش ڕوبەڕووی یانەی ڕانیە دەبێتەوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.